ئێمە ساڵانە لەگەڵ هاتنەوە و نزیک بوونەوەی وەرزی زستان لە ڕێگەی بەڕێوەبراتێک گشتەکانمان دەست دەکەین بە ئامادەکاری بۆ ئەم ساڵەکەش ئامادەکاری کراوە بۆ ئەوەی بە تایبەتی لە کاتی دابارینی بەفر چەندین ساڵاشی سەرکێشی ناو بەفر ئەنجام بدرێ لە چیای کۆڕک فیستیڤاڵی سەر بەفر ئەنجام بدرێ لە چیای حەسەنبەک و لە پێنجوێن لە دهۆک لە زۆرێ لەو شوێنانەی کە بەفری لێ دەبارێ و گونجاوە بۆ گەشت و گوزاری زستانە چاڵاکیمانە بێ دیارە ئێمە ئامادەکاری تەواومان کردو بۆ ئەوەی پێشوازی لەو گەشتیانانە بکەین کە بەمەبەستی بەسەربردنی پشتەکانی سەری ساڵ لە هەرێمی کوردستانەکەن بەپێی ئەزمونمان لە ساڵانی ڕابردوو خۆشبەختانە ژمارەیەکی ئەجگار سۆر بۆ پشتەکانی سەری ساڵ دێن بۆ هەرێمی کوردستان و ئێرە وەکو شوێنی گەشتیاری خۆیان هەڵدەبژێرن ئەوە مای خۆشحاڵیە بۆ ئەم ساڵەکەش ئێمە زنجیرەیەک کۆبنەوەمان ئەنجامداوە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان ئەوانەی کە گەشتیار دەهێنن هەروها لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان بۆ ئەوەی ئامادەکاری تەواو بکەین بە هەموو لایەکمانەوە هەوڵ بدەین کە کەشێکی ئەو تۆ بڕەخسێنین کە تیایدا گەشتیار لێرە هەست بە ئاسوودەی بکات لە کاتیمانەوە هاوکات لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندداری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئاسایشی بازەکان هەماهەنگی تەواو کراوە لە ئێستادا بە سوپاسەوە بۆ ئاسایشی بازەکان ئاسانکاری زۆر دەکرێت بۆ هاتن ناوەی گەشتیاران لیژنەکانی ئێمە ئەو شوێنانە بەسەر دەکەنەوە کە بە تایبەت چاڵاکی تێدا ئەنجام درێ بە بۆنەی سەری ساڵ بۆ ئەوەی ئێمە دڵنیابوونەوە لەوەی کە گەشتیاران کەشێکی گونجاویان بۆ ڕەخسێنراوە هەروەها ئەو خزمەت گوزاری کە پێشکەشیان دەکرێت شیاوی گەشتیارانە هاوکات ڕێگەش بگرین لەوەی کە ئەگەر هەندێک شوێن خواستی ئیستیغلالکردنی گەشتیاران هەبێت لە ڕووی نرخ لە لای ئێمە پشتەکانی سەری ساڵ لە 25 دەست پێ دەکات بۆ یەک بۆ ئەو وادەیە پێشبینی دەکەین زیاتر لە 200,000 گەشتیار ڕوو لە شارەکانی هەرێمی کوردستان بکات ساڵی ڕابردوو لە کۆی ساڵەکە 6,35,000 گەشتیار و سەردانی کاربان هەبوون لە هەرێمی کوردستان دیارە بە جۆری پلانی 8 ساڵی دەستی گەشت و گوزار ئامانجەکە ئەوەیە کە ساڵانە بە ڕێژەیەک ئەو ژمارە بەرز بکەینەوە خۆشبەختانە ئەو داتە و ئامارە سەرەتاییانەی کە لە ئێستادا لە بەردەستی ئێمەدان بۆ 11 مانگی ئەم ساڵ زیاتر لە 7,500,000 گەشتیار و سەردانی کار لە هەرێمی کوردستان تۆمار کراون و خۆشبەختانە ژماری ئەو گەشتیارانی نێودەوڵەتیش لەو 2 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی دراماتیکی بەرز بۆتەوە کە ڕێژەکە لە ئێستادا لە کۆی ئەو گەشتیارانەی هەمانە زیاتر لە 125 ئەوانن کە لە دەروی عێراقەوە دێن بۆ هەرێم